تیمەکانی فریاگوزاری بە ڕۆژ و بە شەو بە دوای بێسەر و شوێنەکانی لافاوەکەی دێرنەدا دەگەڕێن. ئەوان قوڕ و لیتەی نێو ماڵ و گەڕەکەکان شەکەتی کردوون تاوەکو کاتیش تێپەڕێت ئەرکەکەیان قورستر دەبێت. ئێستا هەڵگرتنەوەی تەرمەکان و ناسینەوەی بووە بە کێشێکی دیکە بۆ تیمەکان چونکە هەفتەیەک بەسەر لافاوەکەدا تێپەڕیوە. یەکێک لەو پزیشکانەی لەگەڵ تیمە فریاگوزاریەکان کار دەکات بە BBC گوتووە تەرمەکان بەرەو تێکچوون و شیبوونەوە دەچن لەبەرەوەی هێشتا لە نێو قوڕ و لیتە و دەریادان و نەتوانراوە دەربهێنرێن. ئەمەش وای کردووە بە ئاسانی نەناسێنەوە و تیمەکان دەبێت زۆر بە وردی هەڵیان بگرنەوە. کاتێک تەرمێک دەردەهێنرێتەوە تیمە پزیشکەکان بە دوای نیشانەی قوربانیەکەدا دەگەڕێن و نمونەی DNA لێوەردەگرن. دواتریش هەمان پشکنین بۆ کەسوکاری قوربانیەکان دەکەن تاوەکو ڕادەستیان بکەنەوە. سەرباری کاری بەردەوامی تیمە فریاگوزاریەکان و دەرهێنانی تەرمەکان چەند ڕۆژێکە ئاماری تازە بڵاو نەکراوەتەوە، بەڵام نەتەوە یەکگرتوەکانیش پشتڕاستی کردووەتەوە کە لانی کەم 11,300 کەس گیانی لەدەستداوە. بەرپرسانی وڵاتەکەش دەڵێن 10,000 کەسی دیکەش بێسەر و شوێنن. کلاودیا گەزیێنی ئەندامی گروپی قەیرانی نێودەوڵەتیە چووەتە دێرناو دەڵێ ئێرە دڵی شارەکەیە لافا و هەموو شتێکی لەناو بردووە. بە دڵی پڕەوە دەڵێت کاتێک ئەم دیمەنانە دەبینیت زەحمەتە بتوانی فرمێسکەکانت ڕابگریت. دێرنای لیبیا پێشتر ژمارەی دانیشتوانەکەی نزیکەی 100,000 کەس بوو. ژمارەی قوربانیەکانی لانی کەم 21,000 کەسە. ئەوانەیشی لە لافاوەکە ڕزگاریان بووە لانی کەم 40,000 کەسیان بێماڵ و حاڵ بوون.